بەڵام جارێوانەی کە وەریان گرتووە با نمونەی هاتی بێنەوە سندوقی دراوی نێودەوڵەتی بانکی جیهانی ڕێیان کرد لە حکوومەت کە لانی کەمی کرێژ تەنانەت بۆ کرێکاران بەرز کاتەوە لانی کەم نەک لانی زۆر هەتا تەنانەت حکوومەتی هاتی ناچار کرد کرێی کرێکاردا ببەزێنە زیاتر ئەو کۆمپانیا گشتیانەی خەرجی خزمەتگوزاریە پێویستیەکان دابین دەکەن ئەم دوو ڕێکخراوە داوایان لێکردن بگۆڕدرێن بۆ کەرتی تایبەت واتە لە هاتی ئەگەر کەرتی تەندروستی کەرتی کارەوە کەرتی ئاو کەرتی خزمەتگوزاریە گشتیەکان کەرتی ڕێگاڵبان کەرتی گشتی بوو بێتن دەبێت ئەم جارە کەرتی تایبەت سەرپەرشتیاری بکە بۆ ڕێگەبڕین بەسەر جارەدا تۆ پارە لێوەربژیرێ لێرە بەدووە بۆ ئاو و بۆ هەتا تەنانەت هەناسەدانیش تۆ ئاو پارەت لێوەربژیرێ یەکێکی تر لە داوایان کردو خزمەتگوزاری گشتی ئەوەندەی هەیە بۆ سێ ئەگەر بکەیتە سێ بەش دوو بەشی لێکەم بکرێتەوە ئەگەر بشمێنێتەوە ئەمە لە هایتی پاشان لە وڵاتانی رووسیا دوای کەوتنی یەکێتی سۆڤێت کارەساتەکان لەلای ئەوانیشا ڕوویدا زۆرێک پێیان وا بوو رووسیا با بڵێن یەکەم وڵات بوو لە دوای کەوتنی سۆڤێت کە ئابووری نیۆلیبرالی بەسەردا جێبەجێکرا جگە لەو وڵاتانەی کە سەر بە سۆڤێت بوون وڵاتانی ئەوروپای شەرقی و زۆرێک لە وڵاتانی دیکەش وەکو ئەلبانیا و جۆرجیا و ئەرمینیا و ئازەربایجان و هەتا دوایی ژمارەی ئەو هەژارانەی لە رووسیادا تەنانەت بەرز بوونەوە بۆ 6 ملیۆن کەس لە دوای ڕوخانی یەکێتی سۆڤێتەوە بەهۆی قبوڵکردنی سیاسەتی ئابووری نیۆلیبرالیەوە نەخۆشی سیل و پلێرا وای لێ هات لە رووسیادا ببنە نەخۆشیەکی هەر لەم مەنتیقە بەگشتی ببنە نەخۆشیێکی ئاسایی ژیانی ڕۆژانە هەر وەکو هەڵامەت کە سوڕی ساڵانە ئێمە چەند جارێک هەڵامەت دەگرین بووبوون بەم نەخۆشیە بەهۆی برسێتیەوە بەهۆی ئەو قەیرانە شۆکە ئابووریە ڕوبەڕووی وڵاتانە کرابەوە تەنانەت تەمەنی نێرینە لە 65 هەفتا بۆ 65 ساڵەوە دابەزی بۆ 53 ساڵیش لەمەشدا نمونەیەک هەیە کە کریسارمەن هێناوێتەوە حەزەکەم بۆ ئەوەی بێنمەوە کە دەڵێت ئەمان وەکو دکتۆرە باشەکان خۆیان لە قەڵەمدا کە چارەسەری نەخۆشیەکانی کۆمەڵگای کۆمۆنیستی دەکەن لەو دکتۆرانی سەدەکانی ناوەڕاست دەچوون کە کرمێکی ژەهراویان بۆ نەخۆش بەکاردەهێنا لە بریەوەی نەخۆشەکە چارەسەر کە وردە وردە نەخۆشەکەی دەخوات تا دەیکوشت ئەمە هەمان ئەو کرمە ئابووریان هێنایە ناو وڵاتانەوە ئیستا زۆربەی وڵاتانی پۆڵەندا و وڵاتانی چیکوسلۆڤاکیاوە کە ئێستا بۆتە سلۆڤینیا سلۆڤاکیا کە جیابوونەوە ئەمەشیان جیا کردەوە دوای ئێمە ئەلبانیا و بولگاریا و جۆرجیا و هەتا ڕووسیاوەمانە جگەل لە تێکڕای ڕێژەی بەرەمهێنانیان بەرەمهێنانی ناخۆییان سەدا 16 زیاتر بەراورد بۆ کاتە دابەزیوە تەنانەت دانیشتوان لە هەر سێ کەسێک لەم وڵاتانە دوو کەسی لەژێر هێڵی هەژاریەوە دەژین ئیستا ئەمانە هەمووی بە بەرەکاتەکانی سندوقی دراوی نێودەوڵەتین کە تەنانەت 14 خەسەخانەکانی وڵاتی ئیکوادۆریش با باسکەم بیرم چوو باسی کەم لەلایەن کە تەنها 14 نەخۆشخانەکانی ئیکوادۆر لەلایەن دەوڵەتەوە بەڕێوە دەبرێت ئەویش بە بێبوونی هیچ جۆرە دەرمانێک لەو نەخۆشخانانەدا ئەمە پێشتر کە دەرمان نەخۆشخانەکان بەگشتی 80 لە بەردەستی کەرتی حکومیدا بوون دەرمانیشان هەبوو بە بەرەکەتەکان و سیاست سەپاندنی سیاسەتی سندوقی دراوی نێودەوڵەتی هێنرایە سەر 14 نەخۆشخانەکان و کەچی ڕێژەی دەرمانیشان بۆ کەمکردنەوە هێنایانە سەر ئاسی سفر ماوەتەوە بڵێ بۆی زۆر درێژەی پێ نەدەم لە ئاسی جیهانیشدا بەڕاستی سیاسەتی بەرهەڵستی بەرامبەر بە سندوقی دراوی نێودەوڵەتی هەیە خەڵکێکی زۆر لە فەڕەنسا ساڵی 99 خەڵکێکی زۆر ژایە سەرجادا لە وڵاتانی ئەرجەنتین و بەرازیل بە دیاریکراوی بەرازیل یەکێک بوو لە قوربانیە هەرە گەورەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی کە ئێستا من پێم خۆش بوو ئەمڕۆ ڕەنگە فریانەکەین بەڵام بۆ دەرفەتەکانی داهاتوو باسی ئەم بابەتە بکەین هاوڕێیەکرم کە خۆی سەردانی بەرازیلی کردووە و فیلمێکی دۆکیۆمەنتاری لە بەرازیل تۆمار کردووە کە وەکو ئەڵتەرناتیڤێکی سندوقی دراوی نێودەوڵەتی و سیاسەتی ئابووری نیۆلیبرالی کارگەکان دەستیان بەسەراگرتووە کرێکاران خۆیان وێ ڕایبردنە دەرەوەی زۆرێک لە مەچینە و ئامێرە گەورەکانیان کەچی ئێستا خۆیان کارگەکان بەڕێوە دەبن تەنانەت لە وڵاتێکی قەرزوەرگرەوە بۆتە وڵاتێکی قەرزدەریش ئەمڕۆ بەرازیل بەڵام هەمیشەش باسمان لەوە کردوم سیاسەت ئەگەر نەبێتە سیاسەتێکی جیهانی نەبێتە مۆدێلێکی جیهانی لە بەرازیلدا بمێنێتەوە تەنها وەکو مۆدێلێکی ئابووری دەمێنێتەوە ناتوانین ئێمە لەم منتیقانەش وەکو مۆدێلێکی سیاسی و ئابووری بەیەکەوە سوودیان لێ وەربگرین. لە کۆتاییدا دەڵێم لە ئاسی دنیادا
بزوتنەوەی دژایەتیکردنی سندوقی دراوی نێودەوڵەتی ڕۆژ بە ڕۆژ لە گەورەبووندایە ڕۆژ بە ڕۆژ خەڵکانی وڵاتانی قوربانی پەیوەندیان پێوە دەکەن داوا لە هەموو کرێکاران و قوربانیانی دەستی سندوقی دراوی نێودەوڵەتی تیژ دەکەین پەیوەندی بەم ڕێکخراوانەوە بکەن بۆ دژایەتیکردنی سندوقی دراوی نێودەوڵەتی و بە پێویستیشی دەزانم لێرە بڵێم لە کوردستان پێویستە کرێکاران و فەرمانبەران و هەموو خەڵکی کوردستان بە وریاییەوە ماوەڵە لەگەڵ ئەم شانازی حکوومەتی هەرێم کە وەکو شانازیەک وەکو متمانەیەک بەرامبەر بە بانکی جیهانی و سندوقی دراوی نێودەوڵەتی باسی دەکات بوەستینەوە بە دژیان چۆن هەوڵبەی کەرتی کشت و کاڵی و کارگەکان لە وڵاتەدا زیندوو بکەینەوە لە برێەوەی ببینە وڵاتێکی قەرزوەرگر ببینە وڵاتێک کە لەسەر پێی خۆمان بوەستین ئابووری خۆمان بنیاد بنینەوە تەنانەت هەر پشتیش بەنەوت نەبەستین و هیوادارم بزوتنەوەیەکی جەماوەریش بە دژی وەرگرتنی قەرز لە سندوقی دراوی نێودەوڵەتی بانکی جیهانی بێتە ئاراوە بە زووترین کار ئەگەر ئەمە نەکرێت ئەم دەرفەتەی ئێمە لێرە دانیشتوین و قسەی لەسەر دەکەین دوایی هەمومان پەنجەی پەشیمانی دەگەزین سپاسان دەکەم بۆ گوێگرتن هەر کەسێکیش پرسیارێکی هەیە خۆشحاڵی